ئەمڕۆ یەکشەممە پاسەکان دەستیان کرد بە چوونەنیە و دوایمین ناوچەکانی شاری حەلب کە لەژێر دەسەڵاتی سەرهەڵداواندایە بۆ دەستکردنەوە بە پرۆسەی گواستنەوەی خەڵکی سیڤیل و هاوکار سەرهەڵداوەکانی لەژێر سەرپەرشتی مانگی سوور و کۆمیتەی جیهانی خاچی سووردان. ئاژانسی فەرمی هەواڵی سووریا سانا گوتی چۆڵکردنەکە لە ڕێی سەرپەرشتیکردنی خاچی سوور و مانگی سوورەوە براوە بڕێوە. دایان هەزار خەڵکی سووری کە ژیریان خواردبوو ترسا و سەرهەڵداوەکانیش چاوەڕوانی دەستپێکردنەوەی پرۆسەی گواستنەوەکەیان دەکرد. وا چاوەڕوان دەکریان ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان ئەمڕۆ یەکشەممە دەنگ لەسەر ئەوە بدەن کە ئایا چاودێران بنێرن بۆ شاری حەلەبی بە جەنگ خوێران بوو بە مەبەستی سەرپەرشتیکردنی پرۆسەی چۆڵکردنەکان و یارمەتی پێشکەشکەن بۆ پارێزگاریکردنی و هاوڵاتیانی کەماون. ئەنجومەنەکە تاو توێ ڕژنووسی پێشنیازەکەی فەڕەنسیەکان دەکەن کە گوزارش لە نیگەرانیان دەکەن سەبارەت بە خراپتربوونی ئەو قەیرانە مرۆیە لە ناو و لە نزیک شارەکە. هەروەها سەبارەت بەو دەیان هەزار دانیشتوانی حەلەبیش کە گەمارۆ دراون پێویستە بگوازرێنەوە. شەڕ و بارگرژەکانی سووریا نزیکەی 6 ساڵ لەمەوە بەردەستی پێکرد وەک ناڕەزاییەک بەرامبەر بە حکومەتەکەی بەشار ئەسەد بە پێی مەزەندەکانی نەتەوەی گرتوەکان نزیکەی 400,000 خەڵک کوژان و ملیۆنەها خەڵکیش بەلێشا و ئاوەرە بوون و ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشتووە. زۆرێک لەوانە لەلایەن وڵاتانی ئەوروپا میوانداری و پارێزگاریان لێکراوە کە خۆشحاڵین لە پێشوازیکردنیان.